سیاست بەرنامەیەکە لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن و ڕاستە و خۆ بڵاو دەبێتەوە. ئەم بەرنامەیە لەلایەن دەخیلی شەمۆ بەڕێوە دەچێت و ئێوەش دەتوانن بەشداری تێدا بکەن. سلااف بینەر و گوهدارین دەنگی ئەمریکا مگەلە خۆشن و جارێکە دیگە هینە ئێک دە بەرنامە ئەم و سیاسەتدا ئیرۆ ئەمێ پێدا چۆنێکی بکەین بسەر دیتن و سەرەدەریا ڕاگەهاندنا کوردی دگەل ژنان لە کوردستانی هەلبەت و ئەمێ میێڤانداریە ڕۆژنەمەوان و لێڤە کۆن پێشواز فەیزوڵڵا بکەین کاک پێشواز زۆر بەخێربێی کاک پێشواز لەگەڵ هەواڵێکی خوا سەرهەنگ حارز بە کورینێک ئەنجامدا سەبارە دیتنە ڕاگەهاندنی یان میدیای عێراقی و کوردستانی ji بۆ ڕۆڵی خانمان دەرئەنجامەکان ئەمە بوون کە بەپێی ئەوەی کە لێکۆڵینەوەی ئێوە ئاگادارم دەڵێن پێگەی ژن لە میدیای کوردیدا بەمەبەست یانش بێ ئاگایی کورد کراوە بۆ میکیاج جوانی لەش منداڵ پەروەردەکردن و ماڵداری نەکرد ئەمە بەڵکو قسەی خەتەرتریش بینیم کە دەڵێ پیا وەکو کارای سیاسی و بڕیاردەر و خاوەنی ژن و مناڵ تەماشا دەکرێت ئەمە کاک پێشواز ئەمە قسەیەکی ئەگەر هاوبیرش بم لەگەڵ جەنابتان و لەگەڵ ئەنجامەکانش بەڵام دیارکردن و یان هێنانەدەی ئەم ڕاستیە شتێکی زۆر پێم وایە گەورەیە بۆیە پرسیارەکەوەیە ئەی کوا حکوومەت ئەی کوا ڕێکخراوەکانی خانمان و ژنان ئەی کا ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ئەی کا ئەوانەی کە موزایدا دەکەن و باسی یەکسانی ژن و پیاو لە کوردستان دەکەن. سپاس بۆ ئەو هەلا بێگومانە و قسانەی ئێمە ئەیکەین یا ئەو نووسینانی کە بڵاومان کردوێتەوە قسەی سەرپێیی و بەرهەمی مێشکی خۆمانێ بەقدرەوەی بەرهەمی لێکۆڵینەوە و سەرنجدانە لە هەندێک لەو بوارانەی کە لێکۆڵینەوەمان تێدا کردووە بە شێوەیەکی ئەکادیمیانە تا ڕادێک بۆ دووپاتکردنەوەی ئەو قسەی کە ئێستا جەنابەت باست کرد بۆ نمونە لە یەکێ لە وتارەکانمانە کە ناوی ژن و چێژە کە لە خەندان و NRT بڵاو بۆتەوە تایبەتە بە لێکۆڵینەوەیەک لەسەر خەندان و NRT لەسەر ماڵپەڕەکانی خەندانی بەڵێ وەکو نمونەیەک بۆ ئەوەی کە وەکو نمونەیەکی مەیدانی بۆ ئەو کارێکە کردومانە لە بەشی بیرروڕای خەندانە کۆی ئەو وتارانەی کە وەرمانگرتووە بە نمونە بۆ هەڵسەنگاندن لە سانەوە پێنجیان لەلایەن پیاوانە نووسراون پیا نووسیونی لە سا پێنجیان ژن نووسیونی لە بە هەمان شێوە لە NRT لە سانەوە چواریان پیا نووسینی لە سا شەشیان ژن نووسینی لە بەرامبەر ئەوەیە بەشی خانمانی هەردوو ماڵپەڕەکە لەو بابەتانەی کە بڵاو کراونەتەوە ئەوانیان کە تایبەتن بە لە شولار و مناڵ بوون کە کاری ژنن لە سا هەشتا و چواریان ئەو بابەتانە تایبەتن بۆ مەسەلەیە کە بەشی خانمانە لە ئەمە لە خەندان لە NRT لە سا نەوەتیان تایبەتن بە لە شولار و کات بەسەربردن ئێمە لەمەوە بۆمان دەرکەوت کە بێگومان ڕۆڵێک هەیە لە کۆمەلگایە بۆ هەردوو ڕەگەزەکە بەڵام ئەم ڕۆڵە چۆن لە ناو میدیا ڕەنگەداتەوە ئەو ڕۆڵی کە ڕەنگی داوەتە لە میدیا ئەوەیە کە بواری سیاست بڕیاردان ئابووری تەرخان کراوە بە پیاو یاخود پیا و باڵا دەستە تێدا ئەو بوارەشیان کە تایبەتە بە ماڵداری و مناڵ بەخێوکردن و منداڵبوون و جوانی لەش تایبەت کراوە بە ژنان ئەمە بە حسابیەوەی کە خبریان هەیە بێگومان ئەمە ئەگەر ڕنگدانەوەی بەشێک بێ لە واقع لە دیوەکەی تریا کە ئێمە کارەکەمان لەسەر ئەمەیە و هەموو پرۆژەکەمان پرۆژی ئەمیدیا لەسەر ئەم کە تۆزیکتر باسی دەکەم لەسەر ئەمەیە ئێمەمانەوێت ئەو میکانیزمانە بدۆزینەوە کە چۆن جاریشکە میدیا ئەم واقعە دووبارە تەرسیخ کاتەوە ئەم تەرسیخکردنەوەی واقع ئەم چەسپاندنەی واقع لەلایەن میدیاوە جارێکی تر ئەم بەهایانە بە شێوەیەکی شەرعی هەسەپێنێت زۆر حەز دەکەم باسی میدیا کە ڕنگدانەوەی کۆمەلگایە میدیا چی دەکا بۆ ئەوەی شتەکان بگۆڕێ ئەوە شتێکی زۆر گرنگە کاک پێشواز بەڵام دەمیست باسی ئەوکەم لێ کوڕینەوەی هەردووکتان کە تۆ و لەگەڵ برادێکت سەرهەنگ بێجگە لە خەندان چ دەستگایەکی تری میدیای کوردستانتان کورتە بە
بابەت بوو ئەوەی ئەم ئەنجامانە لێ دەرکەن لە سەرەتادا ئێمە کە دەستمان پێکرد ئەو دوو ماڵپەڕەمان وەرگرت ئەو دوو سایتەمان وەرگرت بە شێوەیەک کە هیچ مەبەستێکی تیانە غێری ئەوەی کە ئەو دوو سایتە هەردووچیان NRTیش و خەندانیش زیاترین خوێنەریان هەیە یا زیاتری سەردانکەریان هەیە ئەوەی کە تەرکیزی ئەمەیە گرنگ نییە چێ و چۆن ئەتوانین ئەم نموزەجەی کە بەکارمان هێناوە بۆ لێکۆڵینەوە بەسەر هەموو سایت و ڕۆژنامە و تەنان تەلەڤیزیۆنەکانی تریشا بیسەپێنین هەڵبژاردننی ئەو دوانە تەنها لەبەر ئەوە بۆ کە لە سەری سەرەوەی ڕیزی زیاترین سەردانکەرەکاندا بوون بەڵام ئەم نموزەجە ئەتوانین بسەپێنین بەسەر هەموو ئەوانەی تریشا و کردوشمانە و هەنێک لەو نەتیجانشمان دەستکەوتۆتەوە کە هاوشێوەی ئەو ئەنجامانن کە لە NRT و لە خەندان دەستمان کەوتووە. بەڵێ کاک پێشواز ڕاگەیاندن میدیا ڕنگدانەوەی کۆمەلگایە یعنی ئەوەی کە ئیشی میدیا دەکات دەزانێ دەبێ وێنەی کۆمەلگا نیشان بدایان دیار بکە بەڵام ئەم کێشەی کە ئێوە باسەکەن بابەتی ژنان و سرەدەری یان وێنەکردنی ژن لە میدیا بە شێوەیەکی ئەوها ناڵێم ناشین بەڵام بە شێوەیەکی سلبی بۆ ئێمە خەتاکە بێخینە سەر میدیا خۆی دەستگاکانی میدیا بۆ نەخینە سەر کۆمەلگا بە بڕای ئێمە لێرە ئیشکردن یا ئەوەی ئێمە ئیشمان لەسەر کردووە هێندەی ئەوەی دۆزینەوەی ئەو میکانیزمانەیە کە ئەم شتە دروست دەکەن هێندە ئەوەیە خەتای چێە لە ئەوەی ئەو ئەدەبیاتە سیاسی ئێمە خۆمان لەو ئەدەبیاتە سیاسیت بە دوورە خێن کە یا بە دوورە گرین کە پەنجەی تاوان ڕاکێشە بۆی ئەمە خەتای فلانە ئەوە خەتای فیسارە ئەوەی ئێمە ئەمانەی بیکەین بەم شێوەیە یا کردومانە تا ئێستا کۆمەڵێک بەهاو پراکتیزی خۆی هەیە ئەم بەهاو پراکتیزانی ناو کۆمەلگا لە ڕێی میدیا و جارێکە لە ناو میدیا ڕنگ بەڵام ئەوەی کە جارێکی کە ئێمە پێویستە تەرکیزی بکەینە سەر ئەوەی کە میدیا بە تەنها کارایەکی ڕنگدەرەوە نیە بە تەنها ئاوێنەیەک نییە بۆ ڕنگدانەوەی بۆ عکسکردنەوەی واقع بەقەدەر ئەوەی ئالیەتێکە کایەکی معریفیە کە جارێکی تر ئەو بەهایانە ئینتاجەکاتەوە ئەو بەهایانە دروستەکاتەوە و نەک هەر دروستیانەکاتەوە بەڵکو گشتگیریشیان دەکات تعمیمیان دەکات بەسەر ینی کەواتە تۆ وا دەڵی کە میدیا ڕنگدانەوەی کۆمەلگا کەمە ینی وەکو دەتوانی بڵێ بۆ چۆنێکی کەمە دەبی تەواوی کەیتەوە کات میدیا دیسان کارێکی تری هەیە بۆ ئەو ڕنگدانەوە دیسان دووبارە پرۆدیوسیان شتێکی وا بکاتن شتێکی تر پیشانی ئەوەی کە ئەمانەوێت تەرکیزی لەسەر بکەین ئەمەی خوارەوەیە بێگومان کۆمەلگات هەیە مێژوویشی درێژی هەیە ئەم کۆمەلگایە کۆمەڵێک بەهای بەخۆی ئینتاج کردووە و بەم جۆرە مامەڵە لەگەڵ پێکهاتەکانی خۆیانکە لەگەڵ گۆڕانێکی زۆر زەحمەتە ئەوەی ئێمە ئەمانە ئیشی لەسەرکەین میدیا یەکێکە لە هەرە کاریگەرترین ئامرازەکانی دووبارە دروستکردنەوەی بەهاکان لە کۆمەلگایە لە پاڵ ئاین و سیاست و پەروەردەیە یا خوێندن میدیا بەشێکی گرنگی ئەم کایەیە بە تایبەتی لەم قۆناغی مێژووی مرۆڤایەتیاکەت میدیا بۆ بە بەشێکی دانەبراو کە ئەژڵێن میدیا مەبەستمان لە ڕۆژنامەگەریە مەبەستمان لە فیلمکاری و گۆرانی و هەموو ئەو بوارانەیە کە لە ڕێی ئەوەی کە پێوترێ ماس میدیا میدیای گشتیەوە میدیای گەورەوە بە هەموو شێوەکانی ئەم بەهایانە دووبارە گەڕێنێتەوە بەناو کۆمەلگا بۆ نمونە لە زنجیرەیەکی دراماییە ئەو وێنەی کە ژن پیشانەیرە لە زنجیرێکی درامایە لە فیلمێکی دراماییە ئەم وێنەیە دووبارە بێگومان ئەم وێنەیە بەشێکی ڕنگانەوەی واقع بەڵام بەناو فلتەرێکا تێپەڕێت کە فلتەری ئەو کارانەیە ئەو کەسانەیە کە ئەم بەرهەمیان دروست کردووە لە ڕێی ئەم فلتەرەوە جارێکی کە ئەم بەهایانە چەسپێنرێن و بەهێزتر دەکرێن و جارێکە کە دەدرێنەوە بە کۆمەلگا جۆرێک لە شەرعێت وەردەگرێت ئەو خەڵکانەی کە سەیری میدیاکانەکەن سەیری کەناڵەکانی تەلەڤیزیۆن و رادیۆ و سەیری تەلەڤیزیۆنەکەن سەیری فیلمەکانەکەن گوێ لە رادیۆ دەگرن ڕۆژنامە خوێندنەوە ئەمانە هەمویان بیانەوێت یانەیانەوێت لەژێر کاریگەری ئەو گوتارانەدان کە ئەم بوارانەی میدیا جارێکی کە پێیان دەڵێنەوە ئەو وێنانەی کە ئەوان لە مێشکیانە ئەیچسپێنن وێنەیەکی گشت گیر کراوە واتە ئەگەر لە کۆمەڵەیەکی بچووکی بۆ نمونە شارۆچکەیەکی سلێمانی دەوروبەری سلێمانی جۆرێک لە ئاکار و ڕەفتارکردن هەبێت لە گوندێکی نزیک دهۆک جۆرێکی تر هەبێت ئەم دوانە خۆیان سەر بەخۆن بەڵام کە میدیایەکی گشتگیر دێت گوتارێک بۆ هەموو ئەمانە دەنێرێت ئەو کاتە
ئەو بەهایانی کە لە هەر جێشێک لەو شوێنە بچووکانەوە دروست دەبن ئەکرێن بە بەهای گەورە و ئەچەسپێنرێن و جارێکی کە گشتگیر تعمیمەکرێنەوە بەسەر کۆمەلگایە ئەم تعمیمکردنە بەسەر کۆمەلگای جۆرێک لە شەرعیەتە بەخشێت لەبەرەوەی میدیا خۆی وەکو کایەکی کاریگەر ڕۆڵێکی گرنگی هەیە لە چەسپاندنی ئەو بەهایانە و دووبارەکردنیان بە شێوەیە لەسەر کۆمەلگایانش پیشاندنی وێنەیەکی نوێتر بۆ ئەوەی خەڵکە کاک پێشواز دەمیست باسی هۆکارەکان بکەم کە بۆ ئەم شتە بۆ میدیا بەو شێوەیە سەیری ژینەکە بۆ میدیا باشتر ژن ناینتە پێشەوە ژن نیشان نادا کە توانای هەیە دەتوانێت ببێ بە وەکو پیاو ئەویش کارای سیاسی بێت لە جیاتی ئەوەی بۆ ناو ماڵ و بۆ جوانی بۆ ئەو شتانە پیشان بدە لە میدیەکاندا پێتوانیە کە ئەو خەڵکانەی کە لە میدیا کارەکەن بەشێکن لەو هۆکارە پێگومان ئەو مرۆڤانەی کە لە هەر کایەکی بەرهەمهێنانی زانیندا لە کۆمەلگای کار دەکەن خۆیان خوڵقاوی ئەو واقعیان کە تایە هاتوونەتە دەرەوە هەمومان کوڕووکچی کەلتورێکین کە تایە کار دەکەین بێگومان ئێمە کەسمان لە بۆشای ئاسمانەوە نەهاتوین ئەم کۆمەلگای ئەو میکانیزمانی کە لەناو کۆمەلگایە کار دەگات ئەو ئالێتی پەروەردە و ئاین و سیاسەتی کە لەناو کۆمەلگایە باوە بێگومان کاریگەری هەیە بۆ سەر بیر و ڕەفتاری هەموو ئەندامانی کۆمەلگا ئەم گرفتەکە بڕوای من پێش ئەوەی قسە لەسەر هۆکارەکان بکەین قسە لەسەر بکەین بۆچی میدیای کوردی لە کایەکی بێسەروبەریاژی ئەمە بەڕای من بەشێکی پەیوەندی بەو بێبەرنامەیەوە هەیە کە لە ناو میدیای کوردیا هەیە ئەوەندەی تەرچیز لەسەر ئەوەیە کامە میدیای سەربەخۆی و کامە میدیای حیزبیە هێندە تەرچیز لەسەرەوەی کامە بە ئاستێکی کارامەیانە بە ئاستێکی پیشەوەریانە کار دەکات ئەو کارانەی کە دەیکات تا چەندێک بەرمەبنای کۆمەڵێک بەهان کە چەسپێنراون و مێژوویشی درێژەیە لە مامەڵەکردن لەگەڵێنە کە ئەم کەسانە دێنە ئەم بوارانەوە کار دەکەن بێگومان هەڵگیری بیری کۆمەڵایەتین لەناو کۆمەلگاوە هاتوون ئەمان جارێکی کە یەن بە شێوەیەکی تر ئەم بیرانە ئەدەنەوە بە کۆمەلگا و گشتگیریەکەن مەترسیەکەی لەویایە ئەوەی کە بۆ نمونە لە قوتابخانەیەکە مامۆستایەک دەیکات ڕەنگە لە پۆلەکەی نەچێتە دەرەوە بەڵام ئەوەی کە کارمەندێکی میدیا دێت لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیا لە بەرنامەیەکی زنجیرەیەکی درامایە لە فیلمێکە یا لە ڕۆژنامەیەکا دەیکات گشتگیر دەبێت ئەمە ئەو خاڵەیە کەوا دەکات ئێمە بۆستین و پرسیار بکەینەوەی کە ئەمە بۆ هەیە ئەمە هۆکارەکەی بەشێکی زۆری ئەگەڕێتەوە بۆ سروشتی پەروەردەبوونی ئەو کارانە بەشێکی ئەگەڕێتەوە بۆ نەبوونی جۆرێک لە ئالەتی ئەوەی کە پێدەوترێ سیاسەتی تەحریری هیچ جێشێک لەو کەناڵانەی کە دەیبینیت بە تەلەڤیزیۆن و بە رادیۆ و بە وەبسایت و جەریدەکانیشەوە من خۆم کارم تیانە کردووە لە نزیک و ئاگداریان و بەردەوامیش نزیکم لیانەوە سیاسەتێکی یەکگرتوو نییە سیاسەتێکی تەحریری نیە بۆی کەسێک لە پای خۆیان هەنێ هێڵ دابنێت بڵێ بە پێی ئەم هێڵانە ئێمە کار دەکەین ئەگەر کەسێک لەو هێڵانە لایدا لێپرسینەوەی لێ بکرێت یاخود ئاگدار بکرێتەوە ئەمە ناکرێت بۆ لەبەرەوەی بەشێکی زۆری بۆ نمونە وەبسایتەکان تەرکیزیان لەسەرەوەیە کە زۆرترین خوێنەریان هەبێ ئەم زۆری خوێنەرە وای کردووە کە چینێتی ئەو خەڵکانە تێر بکەن کە بە دوای بۆ نمونە بابەتی تەرفیهی ئاگەڕن بۆ نمونە حەزیان لە هەواڵی من حەزم دەکرد باسی نمونونەکان بکەم بەڵام کەمێکی ترچووکە دەمانوێت زیاتر بچینە ناو باسەکان دەمیست پێش ئەوەی کە هەڵبەت تیبینیمان هەیە لە فەیسبوک بۆمان هاتووە خانمێکمان لەگەڵ ڕۆژنەمەوانی کە لە ڕادیۆنەوە ئیشەکە ئێستا بە تەلەفۆن لەگەڵمان دەبێ بەڵام پێش ئەوە دەمیست کاک پێشواز بۆ وێبسایتەکان بۆ نەڕۆژنامەکان بۆ تەلەڤیزیۆنەکان بە تایبەتش تەلەڤیزیۆن چونکە تەلەڤیزیۆن زیاتر وەکو بڵێ کارمەندی ژن تیا دەبینڕێ بێگومان تاکە وەڵامێک بۆ ئەوە وەڵامێکی تەکنیکیە لەبەری لە ئێستاە لەبەری پرۆژەکەمان تازە لە سەرەتادایە ئاسانترین بوار بۆ ئێمە کە بتوانین دەستمان پێ ڕابگات وێبسایتەکانە لەبەرەوەی لە هەر شوێنێکی دنیاوە لە هەر کاتێکی ڕۆژە ئەتوانین سەیریان بکەین وەرشیفیانەیە بێگومان بەرنامەکەمان ئەوەیە کە ئەم پرۆژەی دوای کاکەوێتە سەر پێی خۆی کە بڕیار لەم چەند مانگی داهاتووە بکەوێتە سەر پێی خۆی
چاودێری هەم تەلەڤیزیۆن هەم ڕۆژنامەکان و ڕادیۆکانیش دەکەین. باسی پرۆژەکەشتان دەکەم کەمێکی تر کە گیان بەڵام ئێمە دەمانەوێت باسی ژن کە ژۆن خۆی بەڵکو هۆیەکەیان ئەگەرێکە بوو ئەوەی ئەم وێنەیە نیشان بدرێ. ئێستا خانم ئاواز لە ڕادیۆینەوە ڕۆژنامەوانێکی دیسان لە بوای ڕۆژنەمانیدا ئیشی کردووە و هەر دیسان بەس مەسلەی خانمانش دیسان زۆر باز دەکە. ئاواز خانم کاتت باش. بەڵێ من پێم وایە وێناکردنی ژن لە میدیای کوردی هاوشێوەی زۆربەی وڵاتانی ڕۆژهەڵاتی گوێی نەک تەنها هەندێرە هەمیشە وەک ڕەگەزێکی دیۆم و لە دەرەوەی کایە و ڕۆڵە سەرچیەکانی کۆمەڵگە و ناوەندی بڕیاری سیاسی بەشێکی هەرە زۆرێگەڕێتەوە بۆ عەقلێتێکی دادسەتایی جیاوسالاری بەسەر ئەو کاتانەی کە لە ناو دەستگاکاندا کار دەکەن. يعني أو عقلية هي أجل بما بس فكرة وشيء لفرودين خزان وكومال جو سريجري كان يدار بس كان يقولون دواجر أو بشيك لو كان وقت راجع عندهم كذا دواجر كان من يقولي أو رولا نريتيه كلازم ناس تساوينا عشان دواجر كان راجع عندنا بتايبتي لما جاي بينزاو بس لو كريم من ضالو كاباني ما مشاني أبدا بەشێکی تر لە ئەو کێشەیە ئاگەڕێتەوە بۆ وەکتێوی ئامادەنەبوونی ئەو ژمانی کە هۆشیاری باڵای ڕادیۆزیان هەبێت لە ناو دەستگاکانی ڕادیۆیاندا ئەوەی وێنەی ڕاستەقینەی ژنان پیشان بدەن و کار بکەن بەڕێگەی دەسەڵاتی چوارەمەوە زەمینەیەک بڕاستێنن بۆ نەهێشتنی ئەو سێڕوانینە لە ریچیەکە لە هەموو بوارەکان پەلایەک ئاخاتن سوکترین ڕۆڵی لە کۆمەڵگە و لە ژیاندا بێڕەوا دەبێت. بەڵێ ئاوازخان زۆر سوپاس دەکەم کاک پێشواز پێش باسی ئەوەی بکەم پرۆژەکەتان چی دەبێ بۆ ئەوەی ئەم شتە نەمێنیان ئەم شتە چا بکرێ بەحەزم دەکرد لە کاتی کە ئێوە لە ناو میدیادا دەگەڕان دەستگاکانی میدیا دەگەن چ میدیایەکتان بینی کە ئەم وێنەیە تا ڕادەیەک باش پیشان بدا یان هەموو وەکو یەکن نابێگومان تاقا ئەوانەی یەکێک لەو ڕاستیە نەخوازراوانەی کە هەیە ئەوەیە کە لە کاتێکا کە ئەم نایەکسانی هەیە لە وەڵامدانەوەیەکە بۆ ئەم نایەکسانیە دروستبوونی ئەو کەناڵ و کایانەیە کە تایبەتن بە ژنان کە تەرکیزی تەواوەتی ئەوان لەسەر ژنانە. بۆ نمونە لێکێ لەو پێگانە کە سیرمان کردووە و لێ کۆڵایونەتەوە ماڵپەڕی وێبسایتی واروینە کە لەوێدا کە تایبەتە بە ژنان کە تایبەتە بە دۆزی ژنان بەڵام گرفتەکە لەوەدایە کە ماڵپەڕێک یا وێبسایتێک یا هەر کەناڵێک لە ڕۆژنامە بێ هەر شتێکی تر کە تایبەت کرا بە ڕەگەزێکی دیاری کراو کە تایبەت کرا بە مەسەلەی ژن خۆی لایەنگرا یعنی ناتوانانی لەویا هەڵسەنگاندنێکی هێندە بابەتیانە بکەی بۆ لەبەرەوەی خۆی ئەمە تایبەت کرا وەکەوەی بۆ نمونە لە وێبسایتێکە کە تایبەت کراوە بە هەواڵی بزنس بە دوای مادەیەکی ترا بگەڕێت ناکرێت ئەمە بکەیت لەبەرویت ئەمە تایبەت کراوە بە بزنس تۆ بەدوای بزنس ئاگەڕێ بەڵام ئەوەی کە ئێمە سەرنجماندا ئایا لە هیچ کام لەو وێبسایت یاخود بوارانی تری میدیای کوردیە نمونەیەکی تر هەیە کە زۆر بە ڕادێکی زۆر جیاواز بێت لە نمونانەی تر کە باسمان کردووە بەداخەو نەخێر لەبەرەوەی ئەمانە هەمووی هەتا ئێستا لەبەرەوەی زۆر قسە لە سەرەمەوە کراوە وەکو خۆیتی ئەوەشی کە زۆر گرنگە ئەوەیە کە باسی بکەین ئەم جیاکاری کە ئێمە باسێکن جیاکاریشی ئاشکرا نییە ئەوە نییە کەناڵێکی میدیای بە ئاشکرا بڵێ ژن پاشکۆیە ژن خراپە نا ئەمە نیە ئەمە ئاشکرانیە ژێر بە ژێرە ئەم ئەوەی کە پێوترێت توندوتیژی سیمبۆلی کە ژێر بە ژێرە بەبێ ئەوەی ببینرێت بەپێ ئەوەی درشی پێ بکەی بە ئاسانی بەبێ ئەوەی بەبێ خوێنەرێکی ئاسایی بتوانێت درشی پێ بکات و بیبینێت پێویستی بە لێکۆڵینەوە هەیە پێویستی بە کڕاندن هەیە بۆی بچیتە ژێرەوەی کە ئایا ئەمە
بۆ بەم شێوەیە ڕەنگی داوەتەوە کە لە ڕنگدانەوە دەرەجیەکەیە لەوانەیە بێگوناه دەرکەوێت بۆ نمونە بەشی خانمانت هەیە لە زۆرێک لەو شوێنانە بێگوناه هەمە وایە بۆ دڵخۆشکردنی ئەو کچانەیە کە ئایانەوێت ئەم پەڕانە بخێنەوە بەڵام نمونەکانم بۆ بڵێ ئەتوانم باسی ئەوە دەکەی کە ماڵپەڕیانیان شوێنی تایبەت بۆ ژنان و خانمان هەیە ئێستا بڵێ ئەوە بۆ بە باوێک ئێستا لە زۆرێک لە شوێنەکان زۆرێک لەو سایتە هەواڵیانە بەشیان تایبەت کردو بە خانمان یا بە ژنان بە هەر ناوێک بێ لە هەندێکیانە بەشێکی زۆری ئەو بابەتانی کە بڵاویەکەنەوە بۆ نمونە وێنەمان هەیە لە وتارەیە کە لەسەر چێژ و ژن و چێش ببورە نووسیمانە هەنێک نمونەمان لەوێ داناوە بەشێکی زۆری ئەو وێنانەی کە لێ بڵاو دەکرێنەوە دەرخستنی لایەنە جوانیەکانی ژنە جوانی بە مانای جەسەدی بە مانای لەش نەک بە مانای بیرکردنەوە چۆن خۆ جوانکردنیش یا چۆن وا لە ژن بکەی خۆی جوان بکات خۆی جوان کات بۆ چێ بێگومان بۆ پیاو بۆ نمونە یەکێ لەو نمونانەی کە یەجگار بەڕای ئێمە یەجگار ترسناکە ئەوەی کە لە NRT2 باس کراوە کە ناوی پەیوەندی نێوان دیکۆری چێشتخانە و ڕێکی لە شولاری ئافرەت ئەیانەوێت پێمان بڵێن لە ڕێ ئەم نووسینەوە کە لە نێوان ئەو شوێنەی کە لە ڕووی مێژوویەوە کراوە بە شوێنی ژن کە مەتبەخە چێشتخانەیە پەیوەندیەک هەیە پەیوەندێکی بنیادی هەیە لە نێوان ئەم شوێنە لەگەڵ لەشی ژنە ئەم پەیامەی کە لەم سەردێڕەوە پێمانەگات پەیامێکی زۆر ترسناکە بۆ لەبەرەوەی پێمان ناڵێ کە باشکرا بڵێ ژن شوێنی مەتبەخە پێمانەڵێ ژن و مەتبەخ ئەوەنە لەیەکەوە نزیکن شێوەیان ڕنگانەوەی یەکتریە ئەمە پەیامێکی ترسناکە من لە بواری مافی مرۆڤ و ژنان کار بکەم دەچم شکات لەوە دەکەم کە لەسەر بێگومان هەر ئەوانیش نیست بۆ نمونە لەم ڕۆژانە هەواڵێک بڵاو کراوەتەوە لەسەر ئەوەی لێوی مرۆڤ ئەمە بە حساب هەواڵێکی زانستیە لێوی مرۆڤ بۆچی ئاڵە ئەوان نووسیانە سوورە بەڵام بۆچی ئاڵە لەبەری خوێنی زۆر تێزێ بەڵام وێنەیشان داناوە بۆ ئەوەی دەری خات ئەم باسی چیەکەن وێنەی لێوی ئافرەتێکە کە زۆر سەرنجڕاکێشە لەو وێنانەیە کە تۆ لە ئەفلام و وێنەی ترا بەکارنی بۆ وروژاندنی پیاو نەک بۆ ئەوەی کە پێم بڵێ تۆ باسی بایۆلۆجیاکەی وەختەکەمان وا دەڕوات کاک پێشواز و نزیکەی 6 دقیقەمان ماوە بابەتی ترمان هەیە بە تایبەتیش لەسەر ئەوە بە هەر حاڵ برادێک بە ناوی ڕەنج جعفەر لە فەیسبووکە تیبینی چی نووسیوە دەڵێ بەداخەوە تاکو ئێستا بەشداری ژن لە کاری میدیادا نەبووتە کارێکی پرۆفشنال بە شێوەیەکی گشتی بوونی ژن لە میدیادا بە تایبەت تیڤی وەکو ڕیکلامی شامپۆیە چەند جوان بێ ئەوە شانسی باش دەبێت بۆ کار بڕای من گرفتەکە بە تەنها گرفتی ئەوە نییە ئەو ژنانەی کە لە بواری میدیایە چالاکن یا کاران چەندێکیان کردووە بە هێندەی ئەوەی ئەوانەی کە لە بواری میدیایە بەشدارن بە ژن و بە پیاوە تا چەندێک ئەتوانن لەم مەغزای ئەم شتانە تێبگەن ئەوەی کە ئاشکرایە کە بەشێک لەو ژنانەی کە لەو بوارانە بەشدارن هێشتا نەهاتونە سەر ئاستی ئەوەی کە تێبگەن لەوەی کە ئەم جۆرە لە توندوتیژی سمبۆلی بەرامبەریان هەیە کە لەمەش تێناگەن بەردەوام لە هەمان ئەو کایە کار دەکەن کە پیاوەکانی هاوڵیان تایە کار دەکەن و هەمان بابەت بەرهەمە هێنەوە واتێ نەگەین کە ئەوانەی کە لەو ماڵپەڕانە ئەم کاراناکەن یا لەو ڕۆژنامەنە و کاراناکەن هەمان پیاو بن بەشێکیان بێگومان ژنن کچن کە ئەم کاراناکەن گرفتەکە پەیوەندی بە بیرکردنەوە هەیە بە هێندەی ئەوەی پەیوەندی بە ناسنامەی جێندەری کەسەکانەوە هەبێت و بە بڕوای من بێگومان مای دڵخۆشکەریە کە کۆمەڵێک کارا هەن لە بواری میدیای کوردیە و کچیا ژنی کارە هەن کە لەو بارانە کارەکەن و لە هەموو بارەکانی ترە کەمە جێی دڵخۆشکەریە کە لە سیاسەتا ژنمان هەیە لە میدیای ژنمان هەیە لە بوارەکانی پێرکردن و چالاکی کۆمەڵاتی ئەوانەیە ئەمانە هەمووی هەنگاون بەرەو باشترکردنی ئەم پێگەی و تێگەیشتن و دروستکردنی وێنایەکینە ئەوەی کە بۆ ئێمە گرنگکە ئەوەیە تێبگەین کە ئەوەی چالاکوانانی ژنان بەداخەوە کە زۆر جەختی لەسەرەکەن
ئەو بە قوربانیکردنی ژنە یا تەرکیزکردن لەسەر ئەو کارەسات و نەهامەتیانەی کە بەسەر ژن دێت لە سووتانن لە کوشتن لە لێدان و إلى آخره ئەوە هەرچەندە ئەمانە بواری گرنگ و پێویستە ئیشان ڕاستین بێگومان بەڵام ئەوەی کە گرنگیشە لە پاڵیا ئیشی لەسەر کرێت دروستکردنی وێنەیەکی جوانە یا دروستکردنی پیشاندانی وێنەیەکی گەشترە بۆ ژنان بۆی کە ئەو نەوە نوێیانەی کە گەورە دەبن ئەو کچە مناڵانی کە ئێستا لە قۆناغی سەرەتایدان کە چاو دەکەنەوە بە دنیاە کە سەیری میدیا و دەوروبەر و ژیانەکەن تێبگەنەوەی کە ژنیش هەیە بتوانێت لە پایی پیاوە بێت لە پێگەی پیاوە بێت لە پێگەی سیاست و بزنس و پەروەردە و ئاین و ڕاپەڕاندنی کاروبارەکانی کۆمەلگایە بێت ئەو کاتە ئەو کچە مناڵانە هێندە خەمیان نابێت کە دڵی پیاوێک ڕازی بکەن و لە مەتبەخێکا خواردن دروست بکەن و مکیاج بۆ پیاکەن بە هێندەیەوەی بیر لەواکەنەوە کە نمونەیەکیان هەبێت کە سەیری بکەن کە ئەوانیش خەڵ بن دوای خەونی خۆیان بکەون. کاک پێشواز نمونونەکان زۆرن هەم لە کۆمەلگای کوردەواریدا هەمیش لە جیهاندا ژن هەبووە بە سەرۆکوەزیر ژن هەبووە بۆ وەزیر ژن هەبووە لە هەموو بوارەکانی ژیاندا بە تایبەتیشی پەروەردە زۆر بەرز بوونێتەوە زۆر دیار بوونێتەوە بەڵام بۆ ئەم وێنانە یانی مەبەست ئەوەیە کە لە هەموو ئەم باسەتی دەگەم کە ئەم وێنانە دیار ناکرێن ئەم وێنانە بە هێندەی پێویست دیار ناکرێن هاوڕێم سەرهەنگ لە وتارێکیە لە نمونەیەکی زۆر سادەی هێناوەتەوە وتارەکەی ناوی لەبارەی زەها حەدیدەوە زەها حەدید خانمێکی بیناسازی عێراقی بەریتانیە ئەم خانمە یەکەم کەسە کە خەڵاتی بەرزنی خەڵاتی بیناسازی لە دنیا وەرگرتووە لە کاتێکە لە گوگڵە بە کوردی بە دوای ناوی ئەو خانمە گەڕاوە بە کوردی تەنها یەک لینکی دەستکەوتە وتارەکەی لە خەندان بڵاو بۆتەوە بە ناوی زەها حەدید لە چاوەڕوانی یەکەم وتاری کوردیدا لەسەر ئینتەرنێت لە پاڵ ئەوەیە هەر گۆرانی بێژێکی عەرەب یا هەر گۆرانی هەر ژنێکی تر کە لە بواری تەرفیها کارەکە هەزارەها نووسینی کوردی لەسەر نووسراوە لێرە سەرهەنگ قسە لەسەرەوەکە کە چۆن ئەم نموزەجە جوانە لە ژنێکی هێندە سەرکەوتوو کە لەسەر ئاستی جیهان هەزارەها پەڕی لەسەر نووسراوە لەسەر ئاستی جیهان ناسراوە بۆ یەکێک لە کاریگەریان هونەرمەندێک بە هەزارەها خەڵکی کورد نەک خەڵکی تر بۆ نمونە لە جیهانی ئینگلیزی زوبانە خەڵک زۆر ئاگدارین خەڵک دەیناسن بۆ لەبەرەوەی خەڵکانێکن کە تیانە پێگەی ژنی سەرکەوتوو دەرەخرێ بەڵام لە لای ئێمە پێگەی ژنی سەرکەوتوو کەمتر بایەخی پێدرێ ئەمە یەکێکە لەو گرفتانەی کەوا کات نەوەکانی تر نەتوانن وێنەیەک ببینن کە خۆیانی تیا بدۆزنەوە خۆی تیا بدۆزێتەوەی کە ژنێک خەڵاتی یەکەم ژنە کە بەرزترین خەڵاتی ئۆمیدەوارم لە میدیای کوردیدا شتێکی وا بکری بۆ ئەوەی ئەم نمونە جوانانە و پێشکەوتوانە و سەرکەوتوانە پیشان بدرێن لە جیاتی وێنە خراپەکان کاکەگیان زۆر بەخێر و بێ زۆر سپاس دەکەم بۆ بەشداری جەنابەت لە بەرنامەکەی خۆماندا زۆر سپاس. ئەم و سیاسەت بەرنامەیەک بوو لە بەشی کوردی دەنجی ئەمریکا لە واشنگتن پێشکەش کرا.